ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئاشکرای دەکات لە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی دەستگیراوانی بادینان و چەسپاندنی دادگەری و بژێوی خەڵکو و موچەخۆرانی کردووە. فاروق عەلی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام ئاماژەی بەوە کرد شاندی کۆمەڵ جەختی کردووەتەوە کە لێبڕینی موچە زوڵمە و بە هەموو پێوەرێک دەبێ حکومەت کۆتایی پێ بهێنێت. لە چەند خاڵێکی جەوهەریە ئاماژەی بە قسەکانی خۆی کرد جەنابی مامۆستا. یەکێک لەوانە کە تەباین نێوخۆ گرنگە و هیچ شتێک بەبێت تەبایی نایەتە دی باش بەڵام تەباییش بناغەکەی دادگەریە. ئەگەر ئێمە نەتوانین دادگەری لە هەرێمی کوردستانە بچەسپێنین کۆمەڵێ پڕ نەبێ و کۆمەڵێ قڕ کۆمەڵێک لەسەر حساب و بژێوی هاوڵاتیان نەبنە ملیاردێر و کۆمەڵێکیش قوتی ڕۆژانەیان نەبێ ئەمە هەرگیز تەبایی دروست نابێت. کاتێک دەتوانێت بڵێن تەبایی دروست دەبێ کە دادگەری بچەسپێنێت. یەکێک لەوانە چارەسەری بڕینی موچە دەبێ بکرێت بە تایبەتی دوای ئەو ڕێکوتنامەیە کە لەسەر بوجێ و لەسەر میزانیە لە عێراقا کراوە لەگەڵ هەرێمی کوردستانە کراوە ئەمە دەبێت چاکسازی تیا بکرێ و باج و ڕسومات لەسەر هەوڵاتیان کەم بکرێتەوە. باش خاڵێکی کە مەوزوعی حاڵەتی ئەمنیە کە هاوڵاتیان بەداخەوە لە سای حکوومەتی هەرێمە ناتوانن لەسەر ژیان و گوزارانی خۆیان ئەمین بن پەلامار نەدرێن و زیندانی نەکرێن و توهمیان بۆ دروست نەکرێن پرسی ڕۆژنامە نووسەکان کە گیراون و بۆ شێوازە حکوم دراونەوە زۆر بە ڕاشکاوانە سەرۆکی دادگەری سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی پێکردکەوە نیگەرانێکی زۆری لە لای ئێمە و هاوڵاتیان دروست کردووە. لەبارەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عراقیش ئەندامەکەی ئەنجومەنی باڵای کۆمەڵ باس لەوە دەکات کە دەیانەوێت لە دەرەوەی پارتی و یەکێتی لیستێک بۆ هەڵبژاردنەکە پێک بهێنن. پێم وایە یاسای هەڵبژاردنەکە لەسەری واجب کردوون کە پێویست بۆ دەکا لەبەر بوونیان لە بەغدا و لەبەرەوەی کە تەنها پارتی و یەکێتی نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان نەکەن و قەیرانەکان لەبەردەم هەرێمی کوردستانە زیاتر نەکەن پێویست بۆ دەکا بیل لە هاوپەیمانێتی بکەنەوە بەلای کەمی بیل لە تەنسیق بکەنەوە کە تەنسیق و هەماهەنگیان لە بینە هەبێ کە سنوورەکان دابش بکەن لە بین یەکترا بۆ ئەوەی هەمویان نوێنەرایەتیان هەبێ و ئەو نوێنەرایەتی وەککە ئێستا هەیە کە هاوپەیمانێتی هیوا پێکێنراوە ئەگەر بەدەل لە یەکێتی و پارتی بتوانرێ هاوپەیمانێتیەک دروست بکرێ کە نوێنەرایەتی خەڵکە ناڕازیەکە بکە لە هەرێمی کوردستان ئەو پێم وایە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو دەبێت. کۆمەڵ یەکێکە لە هێزە سەرەکیەکانی کوردستان و هەمیشە لە بەرەی گەلدا بووە و کاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری و بەدیهێنانی دادگەری و چەسپاندنی شەفافیەت کردووە. لە ئێستاشدا وەکو بەهێزترین حیزبی ئۆپۆزیسیۆن خۆی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئامادە دەکات بە هەوڵەکانی بۆ پێکێنانی بەرەیەکی بەهێزی دژ بە گەندەڵی دەیەوێت پێگەی ئۆپۆزیسیۆن لە هەرێم و بەغداش بەهێزتر بکات. نامانەوەی خۆمان لە میلەتە موسڵمانەکەمان جیا بکەینەوە دەمانەوەی خۆمان لە ستەمکاران و گەندەڵکاران و خۆسەپێنان جیا بکەینەوە